ji hewlêrê jî rêzdar Cihangîr Golpê şerazeyê aborî û daraya giştî lêgel me ye. Ek Cihangîr dem baş spas bi amadebûna we gotûbêjên germ li ser serrastkirina budce û hinardekirina beya nefta Herêma Kurdistanê hene ku wê birga girêdayî neftê pêwîstî bi serrastkirinê heye. Hemwarkirina yek made ji budceyê çi lêkewte heye li ser kûma giştiya madeyên budcê? بەڵێ زۆر سپاس سلااو لە بەڕێست و سلااو لە بیرەنانی خۆشەویست ڕاستە ئێمە ئەزانین کە کێشەکانی بودجە پەیوەست بە هەرێم زۆرن وە کێشە داراییەکانی هەرێم لەگەڵ بەغدا جگەل لە بودجە بابەتی تریژ ئەگرنەوە تەنها یاسای بودجە نیە بەڵکو عەقڵێتی تێگەیشتن و یان تەویلکردن و جێبەجێکردنی یاساکەیە سەبارەت بە هەموارکردنەوە یاسای بودجە بەو جۆرەی کە بتوانێت بە جۆرێک لە جۆرەکان لێکەوتەیەکی ئیجابی لەسەر پشکی هەرێم هەبێت تەنها بەشی نەودنیە بەڵکو بەشەکانی ترە لێرەیە ناپەڕژێنە سەر بابەتەکانی تر بەڵام ڕاستەخۆ ئەگەر بینە سەر بابەتی نەود بڵێ ئەو بڕگەیە تەنها سەبارەت بە نەود دەتوانین بڵێن بە جۆرێک لە جۆرەکان لێکەوتەیەکی جوزئی دەبێت بە شێوەیەکی ئیجابی لەسەر پشکی هەرێم ئەویش بەڕای من ڕاستە گرفتی تری هەیە دەبێت تەواوکاری بۆ هەموارکردنەکە بکرێت بەڵام هەر ئەوەشی کە پێشنیار کراوە بەڕای من ئەگەر وەکو خۆی تێپەڕێنرێ وەکو ساڵانی پێشوو نەبێتە گرفت چونکە ساڵانی پێشوو هەمیشە ڕێککەوتنەکان نەکراون بە یاسا لە چوارچەوەی یاسای بودجە جیان نەکراونەتەوە لە پەرلەمانی عێراق و لەلایەن حکوومەتەوە لە پرۆژە یاساکانی بودجە عەرقلان بۆ دروستکرا و جیان نەکراونەتەوە ئەگەر ئەم جارە ئەم هەموارکردنەوەی ئەو یەک دوو خاڵەی کە لە تێچوو جۆری دانی تێچووی نەوتی هەرێم لە هەموارەکەیە باس کراوە ئەگەر جێبەجێ بکرێت پێم وایە لێکەوتەی ئیجابی ئەبێ بڕوانگەی من نەک لەبەر ئەوەی نەک لەبەر ئەو خاڵی کە ئێستا گفتوگۆ و ناکۆکی لەسرە گوایە بڕی تێچووەکە زۆرە بەڵکو لەبەر ئەوەی ئەم جارە ئەگەر پەسەند بکرێ تێچووەکە لە تەخسیساتی سیادی ئەدرێ ئێمە ئەزانین لە ساڵی 2015ەوە لە ساڵی 2015 بێت تەحدید ڕێکەوتنیش کرا پشکێکی بودجەی زۆر ڕقەمێکی گەورە لە یاسای بودجەی عێراق بۆ پشکی هەرێم دانرا بەڵام لەبەر ئەوەی لە یەکێک لە خاڵەکانیا تێچووەکەی لەسەر خەرجیە سیادیەکان بووە کۆمەڵێک عەرقە لەو خاڵی تر و کۆتوبەری خەرجی فعلی ئەوانە ڕێزدار جیهانگیر نەهات بەڵام ئەم ساڵ عەفومەکەی ئەگەر یەک دەقە ئەوە تەواو کەرەمکە وەکو ئەوەی ئەو تێگەشتنەی ئەم یەک دوو ڕۆژە باوە و لەو گفتوگویانە باسی ئەکەن جیاوازیەکە لە تێچووەکە نیە تێچووەکە بەڕای من ئۆتۆماتیکیەن لە بودجەی ساڵی 2024 ڕاست کرایەوە ئەو تەخسیساتانەی بۆ تێچووی بەرهەمهێنان و گواستنەوەی نەود لە خشتەکانی لە بودجەی 2024 دانراوە کە 3 تریلیۆن و 700 میلیارد دینار بۆ تێچووی بەرهەمهێنان و گواستنەوەی نەوتی هەرێمە بەڕێز لە $16 زیاترەکە 400,000 بەرمیل ڕۆژانە بەڵکو نزیکەی $20 یعنی ئەوان لە 2024 لەسەر ڕقەمەکە کێشەیان نەبووە بەڵام لەسەر شوێنی تەخسیسەکە کێشیان هەبووە ئەوان دەیانەوێت لە پشکی هەرێم بدرێ نەک لە تەخسیساتی سیادی خۆی بە درێژایی ساڵی 2009 تاکو ئێستا یەکێک لە عەرقەلەکانی ڕێکەوتنی هەرێم و بەغدا لەسەر نەوت ئەو دوو خاڵە بووە بڕی تێچووەکەی لە تەخسیساتی سیادی بدرێ وەکو ناوچەکانی تری عێراق ئێستا پێم وایە گرفتێکی ئەوتۆ لەسەر ڕقەمەکە نابێ هەبێ ئەو پێم سەیرە ئێستا مناقەشە لەگەڵ لەسەر زۆری و کەمی ڕقەمەکە ئەکرێ پێم وایە گرفتەکە لە ساڵی ڕابردووە ڕقەمە ئەو ڕقەمەی دانراوە بە حدودی $20 بەڵام بۆ ئەم ساڵ ئەو هەموارە ئیجابی کە خاڵی ئیجابی لە هەموارەکەی ئەوەیە ئەبێت لە تەخسیساتی سیادی بدرێ ئەو کاتە تەسیرێکی ئیجابی لەسەر پشکی هەرێم بەڵێ ڕێزدار جیهانگیر یاکۆ لەسەر $16 هەندێک نەڕازیبوون هەبووە بتایبەت ژە ئەندامێ لیژنەیە دارایی گوتوبێژ لەسەرەوە هاتیەکردن و ئەو بووان هاتیە زەڵالکردن کا بۆچی $16 ژە هاتیە دەستنیشانکردن لە ئالەیەکی در نەڕازیبوونێکا دیژی هەیە کو ژنابە ئەندامێن لیژنەیە دارایی بخواژی هەندێک نەڕازینە ژوێ کو ji bilî hemwarkirina birgeya girêdayî berhemanîn û vegahistina nefta Herêma Kurdistanê ku divêtin daxwaza vê dikin ku hemû xişteyên budceya 2025 li gel wê madeya 12 ya budce ya se budce bi hev re ji hikûmetê bêne parlamentiyê û bêne serrastkirin
داخوازە کارڕەوایە پێویستی بە هەموارکردن مادەیەن دنجی هەیە هەگە ئەم بین مادەیە دوازدەژی دەستکاری بکەین. بەڵێ سەبارەت بە هەموارکردنەوەی خشتەکە بە دەقیق وایە کاتێک ئەو مادەیە وەکو ئەو هەموارە وەکو خۆی تێپەڕێ ئەو بڕێی کە بۆ تێچووی نەوتی هەرێم ئەگوازرێتەوە سەر تەخسیساتە سیادیەکان پشکی هەرێمیش تا ڕادەیەک دەستکاری ئەکرێ و سەبارەت بە مادە و فەقەرەکانی تر بەڵێ چونکە بڕگەیەک لە مادەکە هەر خۆی ئۆتۆماتیکیان باسی لەوە کردبوو کە تێچووی نەوتی هەرێم بە پێوەری تێچووی نەوتی سۆمۆ حساب دەکرێت. سەبارەت بە خشتە و ڕقەمەکان پێم وایە لە مجمەلە نازانم ئەوان چ گرفتێ و گرێگۆڵێکیان هەیە لە مجمەلە جیاوازیەکی ئەوتۆ دروست ناکە بۆ نمونە ئەو 20 تریلیۆن و 910 میلیارد دینارەی بۆ پشکی هەرێم دانراوە 3 تریلیۆن و 700 میلیاری ئەکەوێتە بەر تەخسیساتی سیادی ئەوە دەچێتەوە سەر تەخسیساتی سیادی بەڵام ئەو ڕقەمی بوجەی هەرێم نابێت کەم بێتەوە نابێت ئەو کولفەیەی بەرهەمێنان و گواستنەوەی نەوتی لێ دەربێنرێت چونکە معادلەکە زۆر کەمترەکە 12.67ەکە دوای لابردنی سیادی و حاکیمە وەکو خۆی نامێنێتەوە ئیزەن ئەو فەرقە لە پشکی هەرێما زۆر دروست ناکە بەڵام بۆ کۆی تێچووەکانی عێراق تا ڕادەیەک فەرقەکە بە بڕی ئەو نزیکەی 3 تریلیۆن دینار زیاتر چونکە لە ساڵی ڕابردووە ئێمە فێڵێکمان لێکرا بوو لە پشکی ئێمە بوجەکە درابوو ینی تێچووی نەوت لەسەر حکوومەتی بەغدا نەکەوت بوو لەسەر پشکی ئێمە کەوت بوو بۆیە پێم وایە یەکێک لە گرفتەکانی ئێسەی تەمیلکردنی موچەی موچەخۆرانی ئەم سێمانگەش سەرڕای ئەوەی کۆمەڵەیەک بیان و گرێگۆڵ و گرفتی تری بۆ جانخوازم سەروەی جیهانگیر ئەگەر بێت و ساتانەی بۆ نەوت دانراوە بەڵێ ببوورە ئەگەر بێت و پشکە هێناردن و بەرهەماینا نەفتێ بێتەوە گۆهاستن ji بۆ سەر پشکە سیادی حکوومەتە هەرێما کوردستانê شێت مامەڵەیە پێ بکات بوو بەشێکێ din بوو پێویستیە کادن ئەگەر پێویست بوو وێ دەمێ نەخێر بە هیچ جۆرێک وە مطلقاً خەرجیە سیادیەکان حکوومەتی هەرێم و هیچ لایەنێکی تایبەتمەند ناتوانێت خۆی تەسەڕفیان بکە خەرجە سیادیەکان طبیعەت و خەسائسی خۆیان وایە سیادین لە تەخسیساتی حکوومەتی فیدراڵین سەلاحەتی سەرفکردنیان لە لای مؤسساتی فیدراڵیە ڕاستە حکوومەتی هەرێم لەو ناوەدا لە ڕێگەی ئامادەکردنی راپۆرتی تێچووی ناوچە کێڵگەکانی بەرهەمهێنان و گواستنەوەی نەوت ڕۆڵێک ئەبینێ نەک بۆ خەرجکردن بە هیچ جۆرێک ناتوانێت ئەو پارەیە بەکاربێنێ نەک بۆ خەرجکردن لە بوارەکانی ترا تەنانەت بۆ خەرجکردن لە بواری نەوتیشدا لەو کاتەیە ڕۆڵی حکوومەتی هەرێم تەنها بەو جۆرە ئەمێنێتەوە کە تێچووی گواستنەوە بەرهێمێنانی نەوتەکە بەو جۆرەی کە کۆمپانیا ئیستشاریە بیانیەکە وەکو بڵێ ئامادەی دەکا یان پێشنیاری دەکا وەکو میکانیزمێک بۆ ئامادەکردنی خەم تێچووی نەوت بۆ مانگەکانی داهاتوو بەو جۆرە حکوومەتی هەرێم هەڵدەستێ بە هاوکاری کۆمپانیاکان بە ئامادەکردنی بڕی تێچووی تەقدیر یان ئامادەکردنی راپۆرتێک کە تەعبیر لە تێچووی بەرهەمێنان و نەوت گواستنەوەی نەوتی هەرێم بکە و بە بەڵگەی پێویست و دۆکمنتەوە ڕادەستی وەزارەتی نەوتی عێراقیەکە لەوێ لە ڕێگای وەزارەتی دارایی و مؤسساتی ئیتیحادیەوە بە ئەمرێکی حکوومەتی ئیتیحادی سەرفەکرێ. بەڵێ کاک جیهانگیر قەبەرایەکی گەورەی کورتهێنان لە بودجەدا تومار کراوە لە حاڵاتێکدا کە بودجەیەکی تایبەت بوو نەوت زیاتر لەوەی کە پێشتر هەبووە بڕیاری لەسەر بدرێت و پەسەند بکرێتن چ کاریگەریەکی چ گۆڕانکاریەک لە کورتهێنانەکە دروست دەکات بۆ بودجەی داهاتوو لە کاتێکدا کە داهات زیاد دەبێت نەوت زیاد دەبێت کورتهێنانەکەش خو دەستکاری دەکرێتن. بەڵێ ڕاستیەکەی ئەمساڵ وەکو عەرزم کردی بڕی تێچووی بڕی تەرخان کراو بۆ تێچووی نەوت زیاد ناکرێ بەڵکو ساڵی پێشوو لە یاسای بودجەی 2024 بەستەم
لەسەر پشتی هەرێم حسابیان کردبوو دەبوو لەسەر پشتی ئێمە بدرێ ئێستا ئەچێتەوە سەر شوێنی ڕاستەقینەی خۆی ڕاستە لە دوجارە لە حەجمی ئینفاقی گشتی زیاد دەکا و ممکنیشە تا ڕادەیەک تەسیل لە عاجز بکە بەڵام بەڕێزان ئێمە با بزانین ساڵی ڕابردوو باز لە 64 تریلیۆن دینار عاجز کرا ئێستا سەیرە ڕقەمەکانی بودجەی عێراقکە بودجەی خەرج کرا و سیرەکەین فائزی هەیە ئەو گەمەی عەجز و فائز و فعلیە لە عێراقدا 10 ساڵە گەمەی پێ ئەکرێ بەداخەوە ئەتوانم بڵێم ئەساسێکی ئەوتۆی نییە 20 ساڵە تەنها 3 ساڵ هەموو یاساکانی بودجەی عێراق بە عەجز تەقدیرەکرێن بە عەجز پەسەند دەکرێن و دەکرێن بە یاسا بە کوردێنانێکی گەورە بەڵام لە کاتی تەنفیزا دوجار دەرەچێ فائز هەیە تەنها 3 ساڵ عەجزی فعلی هەبووە دەنا فائزی فعلی هەبووە فائزەکەش بە مەبالغی زۆر کە من دیراسەم کردووە دەبوو ئێستا 200 و قسور تریلیۆن دینار فائزی تەراکومیمان هەبێ بەڵام بەداخەوە نەک فائزی تەراکومیمان نییە بەڵکو ساڵ بە ساڵ قەرزەکانی عێراق زیاترە بن سەرڕای ئەوەی ساڵانەش نزیکەی 10 تا 90 تریلیۆن دینار قەرز لێ ئەدرێتەوە ئەمە گەمەیەکی ناڕوونە لە دارایی گشتی عێراقدا ئەکرێەوە لەو باسەکە باسی ئێستا نیە دەینا ئەم نانتوانی بۆ بینەرانی خۆشەویست زۆر زیاتر لەوە ڕوودکەینەوە بڵێ کاک جیهانگیر داویەدا بلازڤەگەرمە سەر دوو گوتنێن تین دەستپێکێ تا بەحسا عەقلیەت و جێبەجێکردنێ کرد ئەگەر هاتە پەسەندکردن ژی خشتە هاتە سەر ڕاستکردن ژی بودجاتە سەر ڕاستکردن ژی پێویستی بە عەقلیەتێکی هەیە و قبول بکات جێبەجێ بکاتن یاکو پێویستە یاکو هاتیە پەسەندکردن دەمەکێدا و ڕێکەفتنەکە واقعیژی نەهاتیەکردن وەکو جێگرێ سەرروکی پەرلەمانتوی شاخەوان عەبدوڵڵا دەبێژیتن ڕێکەفتنەکە واقعی نەهاتیەکردن ji bo ku ev xala girêdayî nefteyan serrastkirina bûcê bête hemwarkirin hûn divê dema kurta ku li pêşî parlamentûyê de çi çavarê dikin bû vê serrastkirinê pesendkirina bûcê bigiştî بەڵێ ڕاستەکەی من هەر بۆ ئەوەی کە وتم تەنها بوو یاسای بوجە بەس نییە ڕاستە یاسای بوجە ڕقەمەکانی نەسەکانی کۆی یاساکە زۆر گرنگە بۆ ئێمە وا بکەین کە لێن و دەرفەتی وایتیان نەبێت بە شێوەیەکی سلبی زۆر بەکار بهێنرێ و دەعمی جەماهیریشی هەبێ خەڵک پێمان بڵێ ئەوە یاساکەی بوجە وا ئاڵێ دەناخۆی یاسای بوجە لە عێراقا هەموو شتێک نییە من ئەتوانم بە سەریعی دوو نمونەتان بدەمێ ساڵی 2015 لە سەرەتا لە تشرینی یەکەمی 2015 ڕێکەوتنی نەوتین لە نێوان هەرێم و بەغدا کرا عەفو لە تشرینی دووەمی 2014 ڕێکەوتنی نەوتی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا ئەنجام درابەوەی هەرێمی کوردستان ڕۆژانە 250,000 بەرمیل نەوتی خۆی و 300,000 بەرمیل نەوتی کەرکووک لە ڕێگای بۆڕیەکانی خۆیەوە هەناردەی بەندەری جیهان بکە و ڕادستی کۆمپانیای سۆمۆی بکە ئەم ڕێکەوتنە کرا لە ساڵی 2015 جێبەجێ کرا 4 مانگی ڕێک هەرێمی کوردستان پابند و بە ڕێکەوتنەکەەوە نەوتەکەی خۆی و ڕادست کرد و 300,000 بەرمیل نەوتی بەغداشی لە ڕێگەی بۆڕیەکانەوە ڕادست کرد و لە یاسای بوجەکەشە ڕقەمێکی زۆر گەورەمان بۆ دانرا بوو لە کۆی 94 تریلیۆن دینار نزیکەی 14 تریلیۆن و 800 و قسور هزار دینار بۆ پشتی بوجەی هەرێم دانرا بوو بەڵام بەڕێزم چەندمان بۆ هات مانگی یەکەم لە جیاتی تریلیۆنێک و 233 میلیارد 250 میلیاردیان نرد مانگی دووەم 377 میلیاریان نرد مانگی سێم 384 میلیاریان نرد 110یان لێ بڕی بۆیە لەو کاتەوە حکوومەتی هەرێم لە گفتوگۆیەکی فراوان لە ئەنجومەنی وەزیران و کوتلەکان و فراکسیۆنەکان و نوێنەری حیزبەکانیش لەوێ بوون بە یەکجاری بێمێت بوون لەوەی ڕێکەوتنەکان وەکو خۆیان جێبەجێ بکرێن و پشکی هەرێم لە بوجەی عێراق هەرچەند بە یاسا چەسپا بێ جێبەجێ بکرێن بەڵام نقطەیەکی تری ئەو کاتە لە یاساکایە ئەوە بوو یەکێک لە نقطەکان ئەوە بوو بە دەق نووسرا بوو تێچووی نەوتەکە لە پشکی هەرێم بدرێەوە کۆتوبەندی ئینفاقی فعلیش هاتووە ئاراوە بەڵام شتێکی تر هەمان کۆتوبەندەکان هەبوون لە ساڵی 2019 پشکی هەرێم لە بوجەی عێراق کەمترین ڕقەمە یعنی لە نزیکەی 105 تریلیۆن دینار پشکی هەرێم 9 تریلیۆن و شتێک بوو کەمترین ڕقەمە لە بەدرێژایی ئەو ساڵانە بەڵام زۆرترین بەشی بوجەی بۆ هات بەبێ ئەوە یەک بەرمیل نەوت تەسلیمکە بەبێەوەی اتفاقێکی کۆنکرێتی هەبێ بەبێەوەی داهاتە نەوتەکان تەسلیمکە بۆیە پێمە وایە وێنە گەورەکە تا ڕادەیەک ئاڵۆزە پێویستە برادرانی ئێمە ڕۆیا و مراجعەیەکی گەورە لە هەموو پنتەکانی ئەو بابەتە بکەنەوە بڵێ
زۆر سپاس ڕێزدار جیهانگیر گۆڵپی شەڕازای ئابووری و دارایی گشتیش هەولێری لەگەڵ مەبوون ماندوو نەبن.